لە شاری کەرکووک مەراسیمێک بەڕێوەچوو و لە نێو مەراسیمەکەدا خەڵات بەخشرایە چەندین کەسایەتی دیکە لە نووسەران و شاعیران و هەروەها هونەرمەندان بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر مەراسیمەکە لە شاری کەرکووکەوە لە قودسی کوردستانەوە لە ستۆدیۆکانمان لەوێەوە کاک سیروان عومەر سەرۆکی لقی کەرکووکی سندیکەی هونەرمەندانی کوردستانمان لەگەڵایە. کاک سیروان ئێوارەت باش بێت و سڵاوت لەبێت دەستان خۆش بێ بۆ مەراسیمەکە. کاک سیروان کاک سیروان ئەگەر گوێبیستی من بیت سڵاوتان لێبێ وەڵام ورد دەنگەکە لای من باش نی هەر گوێم لێ نییە بێشێوێ. کاک سیروان ئێستا گوێبیستی منیت کەواتە دەنگەکە باش نییە ببورن. کاک سیروان ئێستا گوێبیستی منی ئەگەر گوێبیستی من بیت کەواتە هەتاکو کاتی کاک سیروان ئامادە بێت هاوکارانمان لە کەرکووک راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین با ئێمەش بەیەکەوە بینەری ئەو راپۆرتە بین. مەراسیمی بەخشینی خەڵاتی زێڕینی قەڵای کەرکووکە بە ژمارەیەک هونەرمەندی گەورەی کورد لە سەنتری ڕۆشنبیری شاری کەرکووک وەک ڕێز و وەفایەک لە بەرامبەر مێژووی ژیانی هونەری و هەوڵە بەردەوامەکانیان بۆ بەرەو پێشبردنی هونەری کوردی و پاراستنی ڕەسەنایەتیەکەی لەلایەن ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی خەڵاتی زێڕینی قەڵای کەرکووک بەخشرا بە ژمارەیەک هونەرمەندی گەورە و ناسراوی کورد. خەڵاتی زێڕینی قەڵای کەرکووک هەر بۆ خۆی بۆ ناوەکەی هەستەکەم ناوێکی زۆر پیرۆزە. ئەمە یەک چکە بۆ ڕەمزێک شتایەکی کەرکووکە قەڵایە. دووەمیان ئەم خەڵاتش تا ئێستا لە کوردستانە لەم چەشنە خەڵاتە کەس خەڵات نەکراوە. من پێشنیازیش ئەەکەم نیازشم هەیە گە بوارم هەبوو قسە ئەەکەم ئەم خەڵاتە ببێ بە خەڵاتێکی سەرتاسەری باشوور دواتر دوای 1-2 ساڵ بۆ کوردستانی گەورە. سۆنگەی ڕێزلێنان و پێزانینە بەرامبەر بە کەڵە هونەرمەندەکانمان لە بوارەکانی گۆرانی شانۆ و ڕۆشنبیری لە بزوتنەوەی ڕۆشنبیری گەلەکەمان ڕۆڵی گەورەیان هەبووە و ئەمە نەریتێکە لەسەر مام جەلال بۆمان بەجێماوە چۆن ئەیوت نان و ئازادی ئەو بایەخێکی زۆری ئەدا بەیەکێتی نووسەران بەیەکێتی هونەرمەندان ئەمەش نەریتێکە بۆ ئێمە ماوەتەوە. لە یەکەم دەستپێکی بەخشینی خەڵاتی زێڕینی قەڵای کەرکووک هەریەک لە نووسەر و هونەرمەند جەلیل زەنگەنە و لەتیف هەڵمەت و کەسوکاری حوسێن مسری و عەلی کەریم و ئەنوەر قەرەداغی و جیهاد دڵپاک خەڵاتی زێڕینی قەڵای کەرکووکیان پێبەخشرا. ئەمە لە پای ئەوەدی ئەم خەڵاتە کە هونەرمەندێک کە خاوەنی 30 ساڵ بۆ 40 ساڵ ئەزمموی هەیە کە لە زەمانێکە لە نەبوونیدا بووە کە تەنانەت وشەیەک پیتێکی کوردی لەنا ئەم شاری کەرکووکە نەمانتوانیوە بە ئازادی خۆمان بیدرکێنین. ئەمانە وەکو شۆڕژگێرێک وەکو پێشمەرگەیەک وەکو پێشەوای هونەر وەکو ڕێبازێک کە بتوانێت کە بزاوتی هونەری کوردی لە ناو شارە کەرکووکەوە ئەمانە کاری هونەریان کردا. لەسەر ڕاستپاردەی هەباڵ ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین ئیمڕۆ خەڵاتی زێڕینی قەڵای کەرکووکمان ئامادە کردووە. لە ئیمڕۆدا چەندین هونەرمەند و نووسەر خەڵاتی زێڕین دەکرێت لە پای ماندووبوونیان وەکو شانازیەک بۆ ئەوەی کە ئەو هونەرمەندانە ئەو نووسرانە خزمەتی شاری کەرکووکیان کرد. بڕیارە وەک نەریتێکی ساڵانە مەراسیمی بەخشینی خەڵاتی زێڕینی قەڵای کەرکووک بۆ ژمارەیەک هونەرمەند لە بوارە جاجاکاندا ئەنجام بدرێت تا بتوانرێت هەموو ئەو هونەرمەندانەی ڕۆڵیان هەبووە لە کاری هونەری کوردیدا خەڵاتە زێڕینەکەیان پێشکەش بکرێت لەگەڵ ئەوەش گرنگی زیاتر بە بوارە هونەریەکانیان بدەن.